دوای 4 ساڵ لە دەرچوونی یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرا. ڕێباز حەملان وەزیری پێشووی دارایی هەرێم لە سەروبەندی دەرکردنی یاساکەدا ئاماژەی بەوە کرد یاسای چاکسازی مانگانە 100 ملیارد دینار بۆ حکوومەت دەگەڕێنێتەوە. کەچی دوای دەرچوونی یاسای چاکسازی خەرجی لیستی موچە لە 895 ملیارد دینارەوە بۆ 950 ملیارد دینار بەرز بووە. یاسای چاکسازی لە مانگی حوتی ساڵی 2020 دەرچووە. بەرسی ڕێگنەخستنەوەی میلاکاتی فەرمانبەران، خانەنشینی و پێشمەرگە و چەندین بواری دیکە لە خۆ دەگرێت. بەڵام دوای 4 ساڵ لە 95 یاساکە جێبەجێ نەکرا. ئێستاش حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ژێر فشاری عێراقدا هەوڵی ڕێخستنەوەی میلاکاتی فەرمانبەران، دۆسیەی خانەنشینی و پێشمەرگە دەدات. وەرنەگرتنەوەی قەرزی کۆمپانیا حیزبیەکان، بەپێی ئامارەکان زیاتر لە 900 ملیارد دیناری قەرزی حکوومەت لای کۆمپانیا حیزبیەکانە. بە گوێرەی یاسای چاکسازی دەبێت ئەو قەرزانە لە کۆمپانیا حیزبیەکان وەربگیرێنەوە. بەڵام دوای 4 ساڵ حکوومەت لە وەرگرتنەوەی ئەو قەرزانە شکستی هێناوە. دیاری نەکردنی بڕی پاشەکەوتی موچە و موچە نەدراوەکان، بەپێی مادەی 13 یاسای چاکسازی دەبوایە هەژمارێکی بانکی بۆ موچەخۆران دروست بکرایە و بڕی موچە پاشەکەوتکراوەکان و نەدراوەکانی تێدا دابنرێت. بەڵام دوای 4 ساڵ حکوومەت ئەو کارەشی نەکرد. کارانەکردنی سندوقی خانەنشینی لە مادەی یەکەمی یاسای چاکسازی داهاتووە کاراکردن و پشتیوانیکردنی دارایی سندوقی خانەنشینی. کەچی دوای 4 ساڵ لە دەرچوونی یاسای چاکسازی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سندوقەکەی کارا نەکردووە. ئەو پارێشی لە فەرمانبەران بڕدراوە وەک لێبڕینی خانەنشینی خوراوە. ئەمە لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا مانگانە لە 170 موچەی بنەڕەتی بە ناوی سندوقی خانەنشینی لە فەرمانبەران بڕدراوە. ڕێگنەخستنەوەی بواری خانەنشینی بە گوێرەی مادەی یەکەمی یاسای چاکسازی دەبێت بواری خانەنشینی ڕێک بخرێتەوە و یەک بەڕێوبەرایەتی خانەنشینی لە هەرێم هەبێت. دوای 4 ساڵ لە دەرچوونی یاساکە حکوومەتی ماوە بەسەرچوو نەیتوانی یەکەی خانەنشینی هێزەکانی 70 و 80 هەڵبوەشێنێتەوە. بەڵام ئێستا لە ژێر فشاری عێراقدا دەبێت هەڵی بوەشێننەوە. لە ماوەی ڕابردووشدا موچەی خانەنشینی هێزەکانی 70 لەلایەن عێراقەوە ڕاگیرا بەهۆی ئەوەی دۆسییان لە بەڕێوەبەرایەتی خانەنشینی وەزارەتی دارایی هەرێم نەبووە. یەکخستنی یەکەکانی ژمێریاری و وردبینی لیستی پێشمەرگە. مادەی 4 یاسای چاکسازی یەکخستنی یەکەکانی ژمێریاری هێزەکانی 70 و 80 لە خۆ دەگرێت لەگەڵ وردبینی لە لیستی پێشمەرگە و دروستکردنی دۆسیە بۆیان. لە ساڵی 2020ەوە تاکو ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ئامادە نەبوو یاسای چاکسازی بۆ یەکخستنی یەکەکانی ژمێریاری و وردبینی لە لیستی پێشمەرگە جێبەجێ بکات. بەڵام دوای ئەوەی موچە چووە سەر بەغدا لە ئێستادا حکوومەتی هەرێم بە ناچاری خەریکی وردبینی لە لیستی موچە و دروستکردنی دۆسیەیە بۆ هێزەکانی پێشمەرگە. دوای فشارەکانی بەغداش بۆ یەکەم جار و لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا لیستی ناوی هێزە چەکدارەکان چووە وەزارەتی دارایی هەرێم.